بۆ ئەم ساڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی وەکو دەستپێکی کارەکانی وەکو دەستپێکی ئیش و کارەکانی خۆمان لە سەرەتاوە وەکو کاری دیاری خۆمان کە تایبەتی ئامانجی سەرەکیمان نەهێشتنی تیرۆر و تیرۆریستانە لە شاری سلێمانیدا بۆیە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی و بەشی تیرۆر لە ئەم ساڵدا توانێتی کۆمەڵێک تۆمەتبات دەستگیر بکە کە بریتی بوون لە 227 تۆمەتبات کە 213 تۆمەتبار لەوانە لە ڕەگەزی نێرن و 14 تۆمەتباریان لە ڕەگەزی مێن. لەم ژمارەیە توانیمانە 200 کەسیان کوردی شاری سلێمانی بوون ڕوبڕووی دادگا بکەینەوە و ئەو 27 کەسەی تریان کەماون لە ڕەگەزە جیاجیاکان بوون و سەرجەم ئەم تیرۆریستانە یان سەرجەم ئەم تۆمەتبارانە بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڕینەوەی سلێمانی ڕوبڕووی یاساکراونەوە. هەرچی سەبارەت بە مادە هۆشبەرەکانە کۆی دەستگیرکراوەکان بەپێی مادەکانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکە لە عەقڵیەکان بریتین لە 408 کەس کە پێک هاتوون لە 80 بازرگان بەداخەوە 328 بەکارهێنەریش لەمانە 51یان کەسی بیانی بوون 357 کەسیشیان کورد بوون کە لەمانەش 32 کەسیان لە ڕەگەزی مێن و 376 کەسیشیان لە ڕەگەزی نێرن. هەروەها توانراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکانەوە بە سوپاسەوە بۆیان لە ماوەی ئەم ساڵی ڕابردوودا 5 کیلۆگرام تلیاک و 26 کیلۆگرام حەشیش و 373 کیلۆگرام شیشە و 6 کیلۆگرام هیرۆین و 625,500 دەنگ حەبی ترامادۆڵیش دەستی بەسرا بگرن. وەکو جەنابتان ئاگادارن ئێمە لەناو بەڕێوەبەرایەتی ئاسایش سلێمانیە بەڕێوەبەرەتی لێکۆڕینەوەمان هەیە کە هەندێک کاری تایبەتی بە تاوانەکانی کە لە شاری سلێمانی و دەوروبەریدا ڕووەدا ئەوانش جێبەجێکەین بۆ ئەنجامەش ئێمە هۆبەی تاوانمان هەیە کە هۆبەی تاوان کارەکانیان لە گرتنی تۆمەتبارانی کوشتن، دزی، ساختەکاری، شوێنەوار، ڕفاندنی بازرگانیکردن بە جەستەی مرۆڤ، قاچاقچێتی مرۆڤ، سیخوڕیکردنی و ئاژاوەژێڕی و شەڕکردن و تەقەکردن و کێشەی کۆمەڵایەتی. بۆ ئەمە بەسەر توانیمانە 909 کەس لە ماوەی ساڵی ڕابردوودا دەستگیر بکەین کە لەوانە 757 کەسیان لە ڕەگەزی نێر بوون 52 کەسیشیان لە ڕەگەزی مێ بوون. سەبارەت بە تۆمەتبارانی کە بە فەرمانی بەڕێز دادوەر فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە و لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایش سلێمانیەوە دەستگیر کراون دواتر ڕوبەڕووی لایەنە پەیوەندیدارەکان یا شوێنەکانی تر کراونەتەوە بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەرایەتیمان توانێتەی لە ماوەی ڕابردوودا 231 تۆمەتبار دەستگیر کرا کە 76 تۆمەتباریان لە ڕێگەی دادگاوە ڕوبەڕووی شوێنەکانی تر کراونەتەوە وەکو حکوومەتی فیدراڵی عێراق. هەروەها ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی کارمان ئەوەیە کە بەشی بیانیەکانمان هەیە ئەو کەسانەی کە سنوورە بەزێنن یا ئەو کەسانەی لە ناو شاری سلێمانیدا یان لەوروبەریدا ئەمێننەوە بەبێەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بکەن. خۆشبەختانە توانیمانە لە ماوەی ڕابردوودا 1378 کەس دەستگیر بکەین. ئەو 1378 کەسە بە فەرمانی بەڕێز دادوەر و بە نووسراوی فەرمی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی ڕوبەڕووی بەڕێوەبەرایەتی نیشتنگەی سلێمانی کراونەوە بۆ ئەنجامدانی کاری یاسایی بەرامبەریان. وەکو بەڕێزتان ئاگادارن ئێمە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی تیمی کەیناینمان هەیە. تیمی کەیناین کاریان ئەوەیە پشکنین بۆ هەنێک شوێنی تایبەت بکەن یا بۆ هەنێ ئۆتۆمبیل یا بۆ جێگەیەکە گومانێکی لەسەر بێت کە ئێمە بێتە جێی گومانی هێزە ئەمنیەکانمان یا هێزەکانی تر. خۆشبەختانە لەلایەن تیمی ناوبراوەوە توانراوە 3432 پشکنین کرێت بۆ شوێنەکان و توانیمانە بڕێکی زۆر چەک و تەقەمەنی هەروەها مادەی هۆشبەر کە لەناو ئۆتۆمبیلە یا لە شوێنی ترا شاراوەتەوە لەلایەن ئەم تیمەوە دەستی بەسرا بکێنێ. هەروەکو ئێوە جەنابتان ئاگادارن ئێمە تیمی بەڵگە و تاوانمان هەیە کە بینی تیمی بەڵگە و تاوان تایبەتە بە ئەنجامدانی پشکنین بۆ شوێنی ڕووداو. تیمی ئاماژەبۆکرا و لە ماوەی ساڵی ڕابردوودا توانێتی 124 پشکنین ئەنجام بدا بۆ شوێنی تاوان. ئێمە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بەشی ئابووریمان هەیە کە لەگەڵ دام و دەستگایە لەگەڵ بەڕێوەبەرایەتی
شوێنەکانی دیکەدا بە هەماهەنگی بەیەکەوە هەروەها بە سەرپەرشتی قایمقامەتی سلێمانی کۆمەڵێک سەرپێچی و هەروەها شتی ماوە بەسەرچوو دەستی بەسەراگرین لە ماوەی ڕابردوودا تیمەکانی هاوبەش لە قایمقامەتی سلێمانی کە بەشی ئابووری سەرپەرشتیەکە توانیمانە 3465 پسوڵەی سەرپێچی بۆ شوێنەکان بکەین هەروەها 276 دوکان و شوێنی ترمان داخستووە و توانراوە لەلایەن بەشی ئابووری و بەشی دام و دەستگاوە دەست بگیرێ بەسەر بڕی 370 تۆن و 657 کیلۆگرام مەواد و خۆراکی بەسەرچوو هەروەها توانراوە 466 ملیۆن و 550 هزار دینار غەرامە و سەرپێچی شوێنەکان کرێ کە ئەمانە لەلایەن قایمقامەتی سلێمانی و سەرپێچەکانیان بۆ کرێ بەڵام هاوکاری بەشی ئابووری و دەم و دەستگای خۆمانیتیا بووە هەروەکو ئێمە توانیمانە دەست بەسەر بڕێکی زۆر دەرمانە بگرین کە ئەم دەرمانانە بەڕێی قاچاقەوە داخلی هەرێمی کوردستان ئەکرێن خۆشبەختانە و بۆ دەستخۆشی بۆ بەشی دام و دەستگا توانیویانە بە هاوکاری بازەکان و سەرجەم ئەو بەشانی کە لە بەڕێوەبەرایەتی ئاسایش سلێمانیە ئەو ئەرکانە جێبەجێ بکەن لە ماوەی ڕابردوودا توانیومانە دەست بگرین بەسەر 6904 دەرزی هەروەها 1482 پارکەت دەرمانی پزیشکی لەگەڵ 20 تۆن دەرمانی حەشەرات 67 سەتڵ دەرمانی لەشجوانی ئێمە وەکو بەڕێستان ئاگادارن تیمی هاوبەشمان هەیە لەگەڵ وەکو لیژنەی ئەمنی هەروەها لەگەڵ بەڕێوەبەرایەتی پۆلیس و بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیە تیمی هاوبەشمان هەیە بۆ سەقامتیکردنی ئەمنیەت و ئاسایش لە شاری سلێمانیدا لەو پێناوەشدا بە هەماهەنگی بازەکان و بە هەماهەنگی دەستگا ئەمریکایی تر بەڕێوەبەرایەتیمان توانیوێتی دەست بگرێ بەسەر بڕێکی زۆر چەک و تەقەمەنی و هەروەها ئۆتۆمبیلدا لە ماوەی ڕابردوودا توانیمانە 1029 ئۆتۆمبیل و ماتۆرسیل دەست بەسرا بگرین کە ئەمانە زۆربەی زۆریان ڕێگەپێدانیان نییە یا بێسەرەتان و ڕوبڕی لایەنی پەیوەندی دەرمان کردەوە هەروەها توانیمانە 752 پارچە چەکی جۆری هەمە جۆر دەست بەسرا بگرین کە هەمویان بە فەرمانی دادوەر ڕوبڕووی یاسا کراوەتەوە و ئیجراعاتی یاسایی بەرامبەر بە ئەو کەسانە کراوە کە پێیان بووە و توانیمانە لە ماوەی ڕابردوودا 24974 فیشک دەست بەسرا بگرین ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئاسایش سلێمانی بەشێکمان هەیە بەشپێڵێن تاوانە ئەلکترۆنیەکان لە ماوەی ڕابردوودا و بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڕینەوەی ئاسایشی سلێمانی توانیمانە 307 سکاڵای هاوڵاتیان وەربگرین کە تاوانی ئەلکترۆنی و سۆشیال میدیایی بەرامبەریان کراوە لە ئەو بڕا توانیمانە 249 کەیسیان ڕوبڕی دادگا بکەینەوە و ئەنجام بگەێنین و 58 کەیسیان لە بواری لێکۆڕینەوەدایە کۆی سەرجەم دەستگیر کراوان لە ماوەی ساڵی 2022دا کە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانیەوە دەستگیر کراون 3153 کەس لە ماوەی ڕابردوودا لە ماوەی ساڵی ڕابردوودا دەستی بەسەرای داوە